سەبارەت بە نیگەرانیەکانی ئەمریکا لەبارەی ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی سووریا، ئەمریکا لە ئاڵۆزیەکانی ئەوێ ڕۆژهەڵاتی سووریا نیگەرانە هۆشداری سەرهەڵدانەوەی داعش دەدات. بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی گفتوگۆی لەگەڵ دەکەین. بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز عەبدوڕەحمان، سڵاوت لێبێت. ئەمریکا هۆشداری دەدات لە ڕۆژهەڵاتی سووریا کە داعش جارێکی دیکە سەر هەڵدەداتەوە. فعلا ئەم هۆشداریە لە جێی خۆیەتی مەترسی سەرهەڵدانەوەی داعش هەیە لەوێ؟ گەورە و میهرەبان، من سڵاوی خۆم نوێ دەکەمەوە بۆ کەناڵە بەڕێزەکەتان و ئەوەی دەگوزارێت لە گۆڕەپانی سیاسی لەوانەیە پرۆژەیەکی نوێ بیت بۆ گۆڕانکاری. من لەو باوەڕەدام کە عێراقی ئەو پرۆژەیە عێراقیش دەگرێتەوە، بەتایبەت لە تێبینیکردنی جموجۆڵی ئەمریکی لە سەرهێڵی سنووری نێوان عێراق و سووریا، هەروە عێراق و ئوردنیش. ئەمریکا ئەو پرۆژەی ئامادە کردووە و ناوی ناوە بەرپەشدانەوەی داهاتوو. من لەو باوەڕەدام بە گوێرەی خوێندنەوەکانی ئێستاش پرۆژەی داهاتووی ئەمریکا پرۆژەی جەنەڕاڵەکانە و هەروەها ئەمەش لەوانەیە گەورەترین ئەجندای بۆ لێدان بێ لە حەزبوڵڵای لوبنانی، هەروەها گروپەکانی داعش لە ناوخاکی سووریا و عێراق. هەروەها هەڵبەتە ئەم هێرشانە لە سەرمەبنای چەندین پلان ئەنجام دەدرێن کە ئیدارەی ئەمریکا ڕایگەیاندووە لەوەی کۆنگرێسی ئەمریکاشی لێ ئاگادار کردوتەوە کە ئەوان دەستبەرداری ئەو ناوچانە نابن، واتە ئەو گروپانە دەستبەرداری ئەو ناوچانە نابن بۆ ئاڵەگۆڕی چەک لە نێوان خاکی عێراق و سووریا و باکووری سووریا و هەروە پرۆژەکە پرۆژەی ئەمریکا بۆ لێدانە لەو گروپانە لە هەموو ئەو ناوچانەی کە داعش لێیە، هەروە ئەو دەواازانش ئەو ناوچانەش کە هەندێک گروپی حەشدی شەعبی کە دەسوەردان دەکەن، ئەوان بانگەشە بۆ ئەوە دەکەن لە کاتێکدا ژمارەیە گروپی حەشدی شەعبی ڕوبەڕووی بەرهەڵستی بوونی سەربازی سیاسی ئەمریکی دەکەن. باشە بەڕێز عەبدوڕەحمان، بەشێک لە چاودێران و شرۆڤەکاران پێیان وایە کە ئەمە جگەلەوەی کە ناو دەنرێت لە پرۆژەی بەرپەرزدانەوەی داهاتوو، مەبەستی دیکەی هەیە ئەمریکا لە ناوچەکە دەوێت زیاتر هەژمونی خۆی لە ناوچەکە بتەوتر و بەتینتر بکات، هەم لەلایەن ئەو گروپ و ناوانەی کە ناوت بردن حەشدی شەعبیە یاخود وڵاتێکی دراوسێ لایەنێکی دیکەیە، هەمیش دەوێت جارێکی دیکە کە هەست دەکات لاواز بۆ لە ناوچەکە دەوێت بەهێز بێتەوە. ئەمە تا چەند ڕاستە؟ طبعا ئەمە هەم بۆ بیانووی داعش، بەرەنگار بنەوەی داعش. لە ڕاستیدا ئامە زانیاری نییە، بەڵکو ئامانە لێدوانن لەلایەن سەرکردەکانی فەرماندەی سوپای ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەمریکاوە ئێمە دەیبیستین. ئەمە تێبینیکردن و پێشبینیکردن نییە و دەبینین جموجوڵەکانیان بە چەک و تفاقی زۆرەوە بەردەوامن و ئەمەشمانە وایە کە سەربازگەیەکی گەورە خۆی لە هێڵی سنووری نێوان عێراق و لەگەڵ ئوردن و سووریا دەنوێنێت. ئەمڕۆ ئاماژەیەکی ڕوون و ئاشکرا هەیە کە بوونی ئیدارەی ئەمریکا لەو ناوچانە ئامانجی گۆڕانکاری گەورەیە لە داهاتوودا بۆ نەخشەی تەواوی ناوچەکە. جەزائیری هەبوونی یاخود ئەو چالاکیانەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە دەڵێ گۆڕانکاریە بۆ داهاتوو بە تایبەتی لە نەخشەی ناوچەکە. پێت وایە نەخشەی ناوچەکە چی بەسەر دێت؟ ئەمریکا دەیەوێت چی بکات؟ بۆ چوونی تۆ چێ لەم بارەیەوە؟
يعني حقيقة لە ڕاستیدا حکوومەتی عێراق ڕای وایە واتە حکوومەتی عێراق هیچ بڕیارێکی لەوبارەیە تا ئێستا نەبوو، بەڵام ئەو پەیامەی کە دەبیسترێت ئێستا ئەمڕۆ ئێمە چەند ڕێکەوتنێکمان هەن. من مەبەستم کە حکوومەتی عێراقە سەبارەت بە حەشدی شەعبیش ئەگەر بە گوێرەی ئەو پەیامانە کە فەرماندە سەربازیەکانی ئەمریکا ناردویانە چاوەڕێی جارێ ئەو پرسیارە دەکەی ئاخۆ لەسەر ئەم ناوەڕۆکی ئەم پەیامانە حەشدی شەعبی دەسوەردان دەکات یاخۆنا، چونکە دەسوەردان بکات یان نەیکات. بەڵێ هەموو گروپەکانی حەشدی شەعبی ئەمریکا بە دەسوەردانەکانی گروپەکانی حەشدی شەعبی ڕازی دەبێت. بەڵێ بەڵێ بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی، دەنگەکە زۆر بەباشی ناگاتە من ئەگەر زۆر باشە پێم وابوو بەڵێ ئەیدارەی ئەمریکا ڕایگەیاند تەوە پەیامەکە گەیشت، وەڵامەکەم وەرگرتەوە. بەڕێز عەبدوڕەحمان جەزائیری سیاسەتمەدار و شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی.